منانە بەرکامیلەی قسەی گەورە دەکەم برای من وەڵا برام تو شێشە چێ دەرێن دیسان ئینتیخاب دوا دەکرێت تا ئێستا دیار نییە دوا دەکریانە بە زووە دەرێن دەنگۆیەکی بەهێزەیە کە ئینتیخاب دوا بخرێ هەڵبژاردن برام ئەمە 6 مانگ پێش ئێستا هەم لە کەناڵەکەین گۆلێرە گوتمان ئەگە ئینتیخاب نەکرێت کارەسات ڕوودەدا بالفعل کارەساتەکە ئەوە بوو نادیان یەخستە لە قوڵۆق بەرپرسانیان ناشرین کرد هەموو لایەکیان ناشرین کرد برام خۆی دەبی حکومەت بەسەراعەتەن بەجددی بێتە خەت ئەوە هەموو جمهورە دەبی حکومەت بێتە خەت دەزانین لێ بەچکاکە ئەوانەی دەرناچن لە هەڵبژاردن ئەوانە دشی ئەوەکانی دی دەرچووەکان بەکاردێنن ئەوانە دژی وان بەکاردێنێ ئەوجا هەم جمهور و هەم لایەنی کەش ناشرین دەکەن ئەوجا ئەمەشەوەی قبول ناکەین حکومەت دەبی ئاگادار بی ئەوانەی دەرنەچون دەبی لۆ خۆیان دانیشن بە ئاقری